زانکۆیە پۆلیتەکنیکا دهۆکوڵ ساڵە 2012 هاتیە دامەزراندنەوە تەنها بدەهان هەزار خوێندکار و قوتابی لێ دەچووینە پشتی 19 ساڵان تازەژلای وەزارەتە خواردنە بلندە عێراقیەوە دام پێدان پێ هاتە کرێن پاڵدەرێکی گەلێکی مەزنە ئەمە زۆر قوتابیەت مادە 140 هەین قوتابیەت یتخارێت هێن پێشکێشی زانکۆیامەتکەن ئەvە دەبیتە ڕێکێک بۆ قوتابیەت مەبخۆژی بەردەوامی بدەنە خواندنە خویا ماستەرێ و دکتۆرایە وەکی من ئاماژە پێکری هەر وەسا دەرفەتێن کورسیکت خواندنە بلند هەبن بۆ ماستەر و دکتۆرا و هەفکاری مامۆستایت مەدگەل مامۆستایên زانکۆیên خارێک و vekûlînên zanistî encam bidin bi şêweyekê giştî hemû pêk vekar bikin astê zanistiya zankoyê bihête bilindkirin. 8 پەیمانگە و 6 زانکۆل سنوورê پەرزگا دۆک سەرب vê zankoyê زانکۆیا پۆلیتەکنیکیا دهۆک تێتە هەژمارتن کەڤنترین بنگەهێ خواندنا بلندە ئەلدەڤەرابادینان و پارێزگەها دهۆکێکە ساڵە 1988 وەک پەیمانگەها تەکنیکی دهۆک هاتیە دامەزراندن و الجێر بڕیارە ئەنجومەنێ وەزیران حکومەتە هەرێما کوردستانê ساڵە 2012 بۆیە زانکۆیا پۆلیتەکنیکیا دهۆک دامەزراندنا زانکۆیا me heta ev sale زێدەتر 36,000 قوتابی بسپۆریان جیا me yên texarûc kirîn. ji hejî gotinê piştî vêdan pêdana Wezareta Xwendina Bilind a Iraqê خوێندکار و قوتابیên زانکۆya پۆلیتەکنیکا دۆک maf heye li zankoyên dinê Iraqê berdewamî bidene xwendina xwe bilind ku hemû peymangehên qezayên serê perezgeha dok ve serê vê zankoyê vene. Şevran Xizir Kursad News Duhok.